بۆ شەریکە تەلەفۆنی بۆ کە یەک زەلامیشیاندانا و جواب هەرکەس ناداتەوە. کێشەمان GPS-ەکە و قەنانینتیە، ئەمە کەرتی تایبەتە، کەرتی تایبەتیش لە بەرژەوەندی وەکیل نییە بە تایبەتی و بەرژەوەندی لە بەرژەوەندی ئاڵاتیانیش نییە. ینی زەرن من دەبێ غازەکە بێتە 10,000 12,000 8,000 بەسەرەوە تۆ سێ کۆمپانیا ئەم شتی گدە. لە دوای ئەوەش گەرێکیانە بیدەنە کۆمپانیای تر کە سیاری غازەکان نەمێنێ. ئەوەیە مەسەلەکان و داواش دەکەین ئەم شتە لەوەوە بکرێ، داوا لە کاگڕێبوارەکەین بێتە سەرخەت بۆ مەوزوعگشتی فەقیر وەژارە بە تایبەتی بۆ خەڵک کەرکووک، یعنی خەڵکەکە لە پێش گشتیوت. تۆ یەکێک بەخوا جاروا هەیە پاری غازەکەی پێینێ بە قەرزی دینێ، ئێستا تۆ غازێک بێتە 12,000 8,000 بەسەرەوە پێی ناکرێ، یعنی وا بێنەوە تو یەکمان لەسەر تازاکەنەوە خەک لەواندار ئاژ بکە. کەرگون یەزگەی 700 بریکارین. ئێستا وەکو پەیامێک ئەم تۆزە هاتینە، ئەمە پەیامێکە ئەیگەێنین وەکو هەموو وەکیلەکان کەرکووک و هەموو عێراق. ئەو پەیامە ئەگەێنین لە دوای ئەوە ئەگەر بێت وەڵام نەدەنەوە مەجبورین 600 وەکیل بینە سەر جعدای منتوجات کە لەوە بۆ سینتا شتەکان حەلەکرێ بە شتێکی جوان و تا خەڵکەکەی استفادەی لێ بکرێ. ئێمە وەک غازفرۆشەکان وەکیلی غازی منتوجات کێشەیەکمانەیە بۆمان دروست بووە، کۆمپانیایەک هاتووە بە بەرنامە بە ئۆنلاین بیفرۆشین، یعنی هاوڵاتی لە ڕێگای ئۆنلاین و داوای غاز بکات. ئێمە کێشەکەمان لەوەیە زۆربەی مۆزەف و هین سەر بە هەرێم و سەر بە عێراقش ئێمە خۆمان غازیان دێنە سەر مانگ بارەکەماندا ئێمە ئۆنلاینەیەک هاوڵاتیەک زیرانی خۆم بێ ئەن هاوڵاتیەک بێ بڵێ غازە بێ نادوان بدەمێ ئیلا دێ بە ئۆنلاین داواکەی. ئەمە چەند ڕێگایەکیان گرۆ دەبەر کۆمپانیای ئەهلیە ڕێگەڕێگاچنە پێشەوە خۆخواستنە پێشەوە. یەکەم جا کارتێکیان بۆمان هێنا کارتی شەریکەی تەبادولە، بێگەم جا پڕکردنەوە بەلاژ بوو، ئیستا هەر جارێ پڕێکی تۆ 5,000 لێبات. من وە خۆم 1,350,000 ڕۆشتووە، ئەچم بۆ منتوجات دەڵێم کاکە پارەم ڕۆشتووە، منتوجات دەڵێ من لاقەمان نییە، شەریکەیە بۆ شەریکە تەلەفۆنی بۆ کە یەک زەلامیشیاندانا و جواب هەرکەس ناداتەوە.